جهجای رواج حاجی اندام دستا کارگیری دزگاه خیرخوازی بارزانی دپرسم میوانه من الاستودیو هجا راش بخیراتی کردستان ماندی نبن هرچند سروک دزگاه خیرخوازی بارزانی بحث کر مجی آمار بگرافیک کرتی مختصری بحث کرن لپرسیار سرکی اوه دبردامو یا قیران ناندا ندیاریا پاشا روژه شرل نافچین جداین سوریا مروف نزانیتن بتایبتی نافچین کرد نشین ده چه بیتن لسوریا پشتین مانا اسد و وان گروپین جدا آیا دزگاه خیرخوازی بارزانی ده هر روجاوای کردستان ببینید؟ سپاس بو دسته و خوشبی به تحقیق لهر تنگاویک و لهر چیبونا قیرانه که دا دزگاه خیرخوازی بارزانی لوا دما تواجد آوه و بجدی کار کردیا بو خدمت مروایتی به جیاوازی چون پیام بارزانی نمر خدمت کردنه به بیکو جدایی هبید بینا چه اولو چه نتوا و چه بیرو باورن سیاسی افجی وکو پرنسیپین سرخوبونا مافی مرویه کو ام به جدایی کار بکن به بی لاینگری خدمت هر کسی کی بکن اف بارو داخل سوریا کو زیتری 12 سالانه وکی شاید امشیاینا خدمتاوی خلکی بکن لناف سوریه دا او افرومه پیشکش کره لکنفرانس دا هاری کارین دزگاه خیرخوازی بارزانی نه بو ناوا سوریه بو ناوا روش آوای کردستانه و ده بردوام بین افروشی دناوا کنفرانس ما اعلان کر افرو بالرسمی وزارت درویا حکومت سوریه لشامه مولتا رسمی دزگاه خیرخوازی بارزانی تاریخ استیه و فرمی داخواست کردی امکار بکن وکو منظمت نیو دولتی لشامه انشالله لهامین بهن بارگاه خود دمشق وکن هر وکو بارگاه فرمی عمل عفرینه هیا و ام بهیوینه افریکتنا سیاسیا چه بود روش آوای کردستان کو مخابنی تنه ریک بومه و باید دم حالت ایمرجنسی دا بو سریکانیه بو کوبانیه بو منطقه حسکه و گریسپی ریک داینما ام بچین هارو کاریا بگهینین و وگرین ریک ندای ام بشوی کی جیگیر بمینین ان شاء الله لوان نزیکا ام لقامیش لو یان لدیریکی یان ل عمودای بشین اوفیسا خو وکین و خدمت خلکی خو بکین دا بشین او دسکفتن مهبوی لعفرین ل 2 سال بوری لپشتی ارتجا شباط 2023 حتی کو افرو کو دسکفتن مزن مبدس خو وهیناینه بشین ل پارچین دیان شارین دی باجارین دیان روشاوای کردستان و لهمی سوریه بدس خو بین و خدمت خلکی بکن کو پیتفیک ما کاک راوچ کاری هند کن کارا که مزنه هر جایی که قیرانک چه بیتن هر نتوا اوله که لسروی عرض نگاری پیوستی ببیتن هین الویره کی هاری کاری هوات کرد خوشبختانه ام شیاینه ده هیام 20 سالیا تمن دزگاه خیرخوازی بارزانی دا کو اف سال دبید 20 سال ام کار بکن هیوا هج دبید 20 سال تمام ام شیاینه جبلی هندی کو ناوکی مزن لسر وی دزگاهی کو بارزانی متمانه که مزن دای ملان زنگین و خلک کردستان و نشتیمان پرور شفافیت و شوازی کارکردنا دزگاه خیرخوازی بارزانی متمانه که چکریت بینا مو وان زنگین او خودان کمپانیا و خیرخوازن کردستان و ولاتین هاری کار بخش طبیعی لکملگاه کردستانه خلکی ما یکو آماده خدمت بکتن و هاری کاریب که هر دم دیگریا لمؤسسه که سازیه که کو بشوی که شفافانه او خیر و هاوکاریا وید وی بگینی بگیت دست خلکی که کو پیتوی به اف بشکل پالپشتیامه کو امشاینه بدسته کی پر خدمت خلکی خوب بکن لهر جهه کی و لهر جهه کی ولاته کی اف یا کی یا دوا کارکردن به سیستم نو دولتی و شفافیت و شواز کار رخراوی و ساکیده کو منظمات نو دولتی باوریب ما بکن بیگ و پروژه آن جیب کن که او پال پشتی مادی بکن امجد میدان دال سر عردی کار بکن نمونه گله کنه ببن وسیله و دولت کمک بخشت یکتی اروپای و نتوین یک گرتی کو ام اندام انجمن آبوری کمالایت یا نتوین یک گرتو ایکوسو کینه لجنف دنیاری ما هي بجدار دبیت افا وساکریه همی دائما پروژین ما به پالپشتیه که مادیه نو دولتی دا ام بشین کار بکن نتن الکردستانه لهر او 11 دولت کم کار لکری ل
هەر لە سوودانێ و لە ئوسترالیا و لە یەمەنێ و لە بەنگلادشێ و لە تورکیایە و لە سربیا و گەلک وڵاتێن دیکە کومەکارکی دێ بە پاڵپشتیا وا بووە ئەف هاریکاریەژی دێ بەردەوام بن چون وەزعی مرۆیی لە دنیایە هەر گاف یە بەرەو خراببوونی و ئالۆزیات چی پشتی شەڕێ ئوکرانیا هاریکاری گەلەکێن بووینە ڕاستە بۆی بەڵێ بە پشتی شەڕێ غەزێ دیسا هاریکاریکێن بووینە و چاوێ منەزەماتێت نێودەوڵەتی لەوان وڵاتایە بەلێ خەلکی مێ زەنگین و یە خدا پێدایی لە کوردستانی هەردەم پشتەوانیا مەبووە ئەvە هۆکار بووە و دەستگای خێرخوازی بارزانانی هەر گاوت لە هەر قەیرانێکی چێ بوو بیتن بدەستێکی پڕ بشید بۆ هاریکاریە کوردستانیان لە هەر نەتەوەی بچین و تاخێکی ژێراوەچ هەندە ساڵەهین کار دکەن هاریکاریاژ لەسەر ئاستێ ناودەوڵەتی وەردەگرن لە کوردستانی هەوە گەلک کارێت مازنێت کری بە تایبەتی بۆ ماڵباتێت شەهیدان زارۆکێت بێسەمیان پرۆژەیەت هەوەی داهاتی چنە ئەم پرۆژێت مە هەرگاف پرۆژێت نونە یان خۆ نو دیکەن جارێک دی لە کوردستانی تەبیعی پرۆژێت مە بەردەوامن لە هەمی سێکتەرین کارکردنی 11 سێکتەرین کارکردنی هەنە هەل خۆراک و ناخۆراک و ژیانەوانی و پرۆژێن مە دێ بەردەوام بن بۆ ماڵباتێت شەهیدا بۆ ئازیزان ئەوێت و بە هەر هۆکارێک بابی خۆش دەستدای هەر زارۆکێکی و عمرێوی کەمتری 18 ساڵیە کومە ئەم ڕۆژی ئاماژە پێکرد وەکو هەر باژارێکی دیکەی کوردستانە لە عەفرینێژی ئەف هاریکاریەتێن بڵاوکردنێ وەکو هەولێر و دهۆک و سلێمانی هەر گاف ئەف پرۆژەیە چار هەیڤجارێکی هاریکاریên مادی بڵاو دیکەل وێرەژی وی کاران دیکەتن ئەف پرۆژە نو دەبن و بۆ ماڵباتێت شەهیدا خەلکی مێ کوردستانێک و خودێ نەخواستە حالەتی ئیمرجنسیە لە هیەکە یانژی هەر بارودۆخێکی سیاسی نەخوازراوە بێت پێش دەستگای خێرخوازی بارزانانی تاکید بە پرۆژێن وی بەردەوامن و پرۆژێن نێزیکدا کولوان کار لەسەر دیکەین پرۆژە ئیدمانە کوردستانی مادەین هۆشبەر ئالوودەیەن مادە هۆشبەرک و بەڕسمی هاتە ئەعلانکردنی ئەمێ کار لەسەر وێ دیکەین پرۆژێت ئۆتیزمێنە لەزاخۆ پرۆژەی ئیدمان ئەو خەلکی تووشی مادەیەن هۆشبەر بووی و بزیندانێ دابن مخابنی و خەلکی دیژی توش دیکەن و ئەو خراپتر لێتێن جوداکردناوان لە بازرگانان و پێداناوانەیان و چێکردناوە و جارێکی دیشاندنەوەوان بۆ ناف کۆمەلگا و هەروەسا پرۆژە ئۆتیزمێک و لەوان نزیکە احتمالە پرۆژێکی مەزن لە زاخۆ ئەعلان بکەین لە ئیدارەیە سەر بخۆیان زاخۆ تایبەت بە ئۆتیزمە زارۆکان و مخابنی وەل کوردستانی و لە هەمی دنیاە ڕێژەی ئەوێ بلندەبی ئەvە پرۆژێن منە بۆ ناوخۆی کوردستانی لە دەرڤەش بۆ حالەتی ئەمەرجنسی دە بەردەوام مەسەلا پرۆژەیە ئیدمان جەنابێ سەرۆک مەسوول بارزانانی دەڕێ ڕسمەکێ لە هەولێرە پایتەخت گوتی مەزنترین ئاڵنگاری و مەترسیە ڕوبڕووی جڤاکێ مەد بیتن مادەیەن هوشبەرە ئەو پرۆژەیە هەوا دکیژان چارچوبێدا بتایبەتە چەندین ساڵە بەحەز دکەن و بەکارهێنەر و بازرگانن ji hev cuda bikin ev projê mezin li Hewlêrê tê cîbcîkirin ku înşaalla li bajarên diyên Kurdistanê jî dê kar li ser hêtekirinê navendeke mezin dê bîtin bo cudakirina bazirgan û bikarhîneran ku alûde bûne bi her sedemekê bîtin bi jiddî kar li ser vê têtekirinê cenabî wê ev projê iftitah kir bi hîvyeke mezin ve ye rastî ku em bişên wî projeyê ser bixîn خۆشبەختانە لە هەولێری دەست پێکرد خەلکێن دیژی باژێرن دیژی دێشێن مستیفادە لێ بکەن بە پاڵپشتیا ji bilê hikûmetê rêxirawa LDSA Emerîkiye ku hergav palpiştiyame bû gelek projeyan dal vî projeyş piştevana me û înşaalla bi van nêzîkan bikevît serkar dikevît xizmeta xelkî. Baş kakra ji bila pirsiyara dimahiye ev bitin gelek cara hindek xelkî hey em jî robiroyê pirsiyarê dibîn pirsiyar ji me dikin em çawa dêgehîne dezgeha xêrxwaziya barzanî ئەگەر دەستێوانیە کورد بیت یان ژی نەخۆشێک ماڵێدا هەبیت بوو چارەسەری پرۆژێن دەستگای خێرخوازی بارزانانی پرۆژەیەن گشتگیرن لەسەر ئاستی تاکە کەسی گەلەکێ من یانی کو ئەم کەسێک شخصێکی بین بتایبەتی بۆی شتێکی بکەن ئەف پرۆژەکێ من ئەم منەزەمەک نێودەوڵەتینە کێمتر هاریکاریên ڕاستە ڕاست بۆ یەک کەسی بدەین ئەم بخۆ دیگەڕیین دناو ماڵاندا دناو جیهاندا راپۆرتێن وانە کۆم دکەین زانیاریال سەر کۆم دکەین چین هاریکاریاوان دکەین ئەوە کول ئیعلامێ تێت نیشاندان سەتا پێنج ژینیە یاد کارێمە و پشت ئیعلامێ و پشت ڕاگەهاندنا ئەم گەلێک کارێ مەزنکەین ئەم خۆ سەردانەوان دکەین ئەم دەشین هاریکاریاوان بین لە هەمی پرۆژەیان
كو لچارچێڤای و پرۆژەی دەرنەکەویت یعنی احتمالە بۆمە زەحمەت بیتن کەسێکی بینین هاریکاریاوی بکەین کو ئەم ببینین لە راپۆرتا و سەردانی و ماڵاوی کو ئەو پێتەوینە هاریکاریە مخابنی ئەوە کەسەتین پێدوینە لێت بێژن ئەم ناگەهین یان دەستگاه نەهاتیە لایەن مخابنی کەیسێن لەسەر ئیعلامێ بڵاو دەبن داخەزە هاریکاریت کەن سەتان نۆتی نە کەیسێن پێتەوی پاریکاریەنە مخابنی لەسەر ئیعلامێ دەردیکەون شان و گەریان چێ دیکەن بەس نە ئەوە نیەن کو پێتەوی خەلکی و پێتەوی پاریکاریە gelek kêm daxwaza harîkariyê ketin ew jî xweşbextane em dirêka lêjnên xwe ofîsê xwe nênerayetê xwe serdana wa dikin kadîr û endam û xwebexşên xwe her kesên ku xwebexşê dezgehîne kar li ser wa tişta dikin û li çarçîveyê projeyê em dêşên harîkariya her kesekî bikin ku pêtivî parîkariye û em jî berdewam bûn û ihtimal e hiç dewletek neşêtin hemîkên û kasiyên milletê xwe çareser biketin. و ئەم دەبینن ڕێژا بێکاریە لە ئەمریکا چەند بلندە و ڕێژا هەژاریە هەیە و لە دەوڵەتین ئەوروپا و دبینین ئەوروپا و ئەمریکاش ئەوجێتین لێ کارتکان بگشتی چەند کارمەندێتەوە هەنە خۆشبەختانە پارسال راپۆرە پارسال لە بەردەستێن بوو 1204 کارمەند دتمە ئەکتیڤ بووینە لە سەرانسەری کوردستانê و لە عێراقê و وڵاتên دەوروبەر و لە ئەوروپاژی کار دکەن لە هەمی پرۆژەیان خۆبەخشێن مە گەلەکەنە و دەستگای خێرخوازی بارزانانی بناوێ بارزانیە دەبێ هەر کەسێک دخوازیتن و شانازیە دیکەت ببیناوی کار بکەت هاریمە دیکەن وەکو خۆبەخشێک یامە پێچێ بیتن ئینشاءالله دی خزمەتە هەر کەسی بکەن گەلەک سپاس هێژە ڕەواز حاجی ئەندامی دەستا کارگیریە دەستگا خێرخوازیە بارزانانی بخێر بێ سپاس بۆش